ئێمە لە بەڕێوەبەرەتی پاسپۆرت سلێمانی هەموو ئەفسەر و کارمەندانمان لە هەماهەنگیان لەگەڵ بەڕێوەبەرەتی نیشتنگەی سلێمانی، ڕەگەزنامەی سلێمانی، کارتی زانیاری، پۆلیسی سلێمانی، هەروەها پۆلیسی هاتوچۆ و هەموو هێزەکانی ئاسایشی ناوخۆ و ئاسایش پێکەوە بە هەماهەنگی لە سەر شەقامین بە درێژایی ڕۆژ هاوکاری هاوڵاتیانەکەین و هەماهەنگیانەکەین و ڕێنماییانەکەین و هەروەها ئەو ئۆتۆمبیلانەی کەوا مۆڵەتی فەرمیان نییە لێپرسینەوەیان لێکەینەوەی دێن بە پۆلیسی هاتوچۆ و هەروەها ڕێنمایی هەموو ئەو دوکاندارانەکەین ناو شارە کەوا ئێمە لە سنووری بەکرەجۆین کە خۆیان بپارێزن و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و تیمە تەندروستەکان جێبەجێ بکەن. بێگومان هاوڵاتیان زۆر بەباشی پابندن بە ڕێنمایەکانەوە. ئێمە باسی 5-6 میلیۆن مرۆڤەکەین لە هەرێمی کوردستان. ڕاستە لێرە و لەوێ هەندێک هاوڵاتی هەیە کە ڕێژێکی زۆر کەمە بەراورد ناکرێت بە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانەوە بەتێکڕا وەکو دانیشتوانی هەرێمی کوردستان زۆر پابندن بە ڕێنمایەکانەوە.